بەناوی خوای بەخشندە و میهرەبان لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی رازی تەمەن و لا بەشی دووەمی بەرنامەکەمان لەگەڵ مامۆستا حەسەن شەمێرانی پێتان شادەبمەوە. لە ئاڵلقەی یەکەمی بەرنامەکەمان لەگەڵ مامۆستا حەسەن شەمێرانی لە شاری هەڵەبجە با بەشێک لە وێزگەکانی ژیانی مامۆستا ئاشنامان کردن. لە بەشی دووەمی بەرنامەکەماندا و لە ستۆدیۆی تایبەتی بەرنامی رازی تەمەن با بەشێکی تر لە بەسەرات و وێزگە گرنگەکانی ژیانی مامۆستا حەسەن شەمێرانی ئاشناتان دەکەم. فەرموون با پێکەوە بینەری بەشی دووەمی بەرنامەکەمان بین. مامۆستا لەناو ڕیزەکانی خوان مسلمین بە تایبەت لە ساڵی 1970 ئەو کات تۆیەکێک لە سەرکردەکانی خوانەبی جارێک ئەو کاتە دەزگیرەکرێ پێشەوەی کە هیجرەت بکەی بۆ ئێران. ئەو دەزگیرکردنە چۆن بوو؟ دواتر ئازادکران چەند ڕۆژێک لە زیندانمانەوە؟ ئەو گرتنم ساڵی 80 بەبێی پێشەکیەکەی ئەوە بوو کە من کاتێ ماڵمان باری کرد بۆ دەربەنی خان، سپاس بۆ خوای گەورە، لەوێ هەنگاوێکی باشمان دەست پێ کرد و دەستم کرد بە بانکردنی بە تایبەتی گەنجان و لاوان بۆ لە مزگەوتی کانیتوو لەوێ مامۆستای نەبوو دوای 75 ئیتر من لە خزمەتی ئەو مزگەوتە بووم و دەرس و دەورم لەوێ دانا، دەرسی تەفسیرم دانا و شەوانی لەیلەتوڵ قەدر ڕەمەزانان ئامۆژگاری عەسران و ئیشایان ئامۆژگاری مەکرد، ئەمان دا بە مکەبەرە و الحەمدولillah خەڵکێک ڕووی کردە مزگەوت بە تایبەتی گەنج و لاو بە بەرنامەیەکی تازە بە ئاڕاستەیەکی جوان و دیندارانە کە بۆ دەربەنی خان ئەو کاتە وەکو بڵی عەجایب بوو. ئیتر ئەو کاتە بەعەز هەستی پێکردم من بێ ئەوەی کەوا وەکو بڵی ئاگام لە خۆمان بێت تومەس مراقەبەمان ئەکەن، چاودەریمان ئەکەن و ڕەستیان کردبووین هەتا وەکو ساڵ تەواو بوو. ساڵ تەواو بوو، پشووی هاوین تەواو بوو و ڕەمەزانێک بە تایبەتی زۆر باش ئامۆژگارێکی باش کرا، شەوانی لێتۆ خەدە زۆر قەرەباڵغ بوو هەتا وەکو شەوی تەقریبەن 2/9/80 کەەوە دەورەیەکمان هەبوو، دەورەی مدەڕیسینی عەرەبی. خۆم ئامادە کردبوو بەیانی بچم بۆ ئەوێ. سێرەکەم سەعات 12 شەو کە ئەو کاتە خێزانی ئێمە بریتە بوون لە باوک و دایکی ڕەحمەتیم لەگەڵ خوشیەکەم لەگەڵ دوو برام کە پێکەوە ئەژیان. ئیتر شەوێ هاتن دایان بەسەرمانە سەعات 12 شەو و هەر خۆم و هەردوو براکەمیان گرت بۆ بردینیان بۆ ئستیخباراتی عەسکەری. بەڵام تومەز لە دەرەوە خزمانمان هەوڵیان داوە لەگەڵ هەندێک لە مەسئولینی ئەو کاتە بە تایبەتی کوردەکان کە لەگەڵ حکوومەتا بوون و مەفرەزە وشتیان هەبوو، لەگەڵ مدیری ئەمنی ئێرە ڕێکەوتن، هەندێک پارەیان بۆ بڕیاردا و واستێشیان کرد. دوای تقریبەن 21 ڕۆژ ئێمەیان تەبلیغ کەوا ئێوە بەر ئەبن و هەوڵەدەن کە هەوڵیان بۆ داون. وەختێکمان زانی بانیان کردین و ئێمەیان خستە دەرەوە و وەکو بڵی بەو شێوەیە بە واستە و ناسراوی ئێمەیان دەرکرد. یعنی 21 شەو مامەوە و دوای ئەوەیەتە گەڕاینە چوونەوە بۆ دەربەنی خان و پێشتا وەکو بڵی مامۆستا بووم لە سانەوی. دوای هەفتەیەک گەڕامەوە بۆ سەر داوامەکەی خۆم. مامۆستا دوای ساڵی 80 یانی ساڵی 81 تۆ لەگەڵ چەند کەسێکی تر هیجرەتەکەی بۆ وڵاتی ئێران بە مەبەستی دروستکردنی حیزبێکی ئیسلامی بە ناوی ئەنسار. ئامان لەم حیزبە یا بە چ مەبەستێکەوە ویستانە و حیزبە دروست بکەن؟ ئایا حیزبێکی ئەوەی کە دەتانویست چەکداریە بوو یا هەر تەنها ئیشی بانگەوازە بوو؟ ئێمە تەنزیمێک بووین، ڕێخستنێکی ئیسلامی بووین و لە ناو قوتابخانەی برایانی موسڵمان کە ئاشنا بووین بۆ قوتابخانەیە. جەنابی مامۆستا سەلاح ئەویش ئەو کاتە شەڕی ئێرانی عێراق بوو ساڵی 79 کە ئەو کاتە ئێتر وردە وردە خەڵک بان کرا بۆ عەسکەری و هەمومان بەرەو فێراری ئەڕۆشتین. لە پێشا لەبەر ئەوەی مامۆستا سەلاح 950 بوو، ئێمە 52 بووین. ئەو لە پێشا ساڵی 80 سەربازیەکەی دەرچوو و فێرار بوو. هاتە هەڵەبجە ماڵیان ماوەیەک لێوە بوو. ئێمە کۆبووینەوە، چەند برایەک لێوە کۆبووینەوە و کۆبنەوەیەکمان کرد و وتی من ئەڕۆم بۆ ئێران کۆچەکەم و ئێرە بەجێڵم ئەگەر ئێوەش
عسکەریەکەتان هات و فرار بوون تەبیعی هەمومان بڕیارماندا بوو کە نەچین بۆ ئەو شەڕە بۆ بەشداری نەکەین ئیتر ئێوەش وەرن بۆ ئەوە لەوێ یەکە گرین و بیری ئەکەینەوەکەوە لێرە ئەگەر ئازادیمان نەبێ و لێرە ئەگەر بەنیهێنی ئیش بکەین وەزی ئێران لەوانەیە باشتر بێ ئەم شەڕی ئێران و عێراقە بە سوودێکی لێوەگرین لەو نێوانە لەوێ کارێک زیاتر بکەین و هەوڵ بین پێکەوە ئیتر لەوێ ڕۆشتین و لە پاوە لەگەڵ مامۆستا سەلاح و چەند برایەکی ترا کۆبووینەوە و چوین بۆ تاران لەوێ لە وتێلەکە کۆبووینەوە کە پێڵەن وتێلی ئەڕوەن دروت مەشروعێکمان نووسی کە ئێمە ئەمانەوێک حیزبێک دروستکەین و ناوی حیزبەکەیش ئەنسار بە ناوی ئەوەی کەوا ئەنساری پشتیوانانی پیاوەڵ ساڵسم لە مەدینە کە ئەنساریان ناو بخوای گەورە ناوینان ئەنسار ئێمەش بۆ ناوەوە لە قورئان وەرمانگرت و ئەو ناوەمان لێنا لەو مەشروعە لەو جەماعەتە لەو حیزبە و بڕیارمانداکەوە یەک دوو بنکەیتیا بنکە دروستکەین لە پاوە و لە مەریوان و لە سەردەشت سێ بنکە ئەمە بۆ ئەوەی کەوا ئەو برایانەی کەوا یەن بۆ فرار ئەکەن چونکە ئەو کاتە خەڵکی بە لێشاو هات خەڵک زۆر فراری ئەکرد وتمان ئەوانەی کەوا ئەلحەمدولیلا ئیسلامین و ئەلحەمدولیلا ئاشنا من بە قوتابخانە و بە دینداری بە شێوازێکی باش با بێن لەوێ کۆ ئەبینەوە و لەوێ بنکە یەک بازێک وەکو بڵێ بە خۆمانە ئاچینەوە و ڕێخستنێک دروست ئەکەین و ئەو کاتە بۆ ئایندە چی پێویست بێت ئەنجامی ئەدەین ئەم مەشروعەمان نووسی تەبیعی لە پێشا باسی چەکیتان نەبوو بە هیچ جۆرێک باسی چەکداری ئەمانە بەڵکو هەرتەنها ڕێخستنێک و چەند بنکەیەک چەند مەقەڕێک دروستکەین لەو سێ شوێنە و ئێران هاوکاریمان بکات و ئاگادار بێ و ئێمە پێش ماوترکەوە ئێمە سونین و چەند لاو و گەنجێکین فرارمان کردو و دژی وەزعی عراقین ئەو نظامە و ئەو باسیەکان و ئێمە فرارمان کردو و کۆچمان کردووە و اختیاری خۆمان نەچوین و ئەوان هاوکاریمان بکەن و یارمەتیمان بدەنکەوە لەبینی خۆمانە حیزبێک دروستکەین و ئابە شێوەیە و مەشروعێکمان نووسی و بە چەند خاڵێک ئەوانەمان تیاڕوون کردەوە تەبیعی دامان بە ڕیاسەتی وزەرای ئەوێ نخست وەزیری پیاڵێن دوای ماوەیەک ئەوان دیراسەیان کرد تەبیعی لەوە ئێمە چەند سەردانی چەند کەسێکی ناسراومان کرد لەوێ وەکو باقر حەکیم و چوین بۆ قوم لەوێ چ سەردانی چەند کەسایەتێکی تریشمان کرد و ئاگادارمان کردن کەوا نیازێکی ئەوامان هەیە و چەند کەسایەتێکی خۆمان وەکو مامۆستا عەبدوڕەحمان ئازادی کە خەڵکی هەولێر و چەند برا و کەسەکانی تر حتا وەکو بڵێ خەڵکێک لە ئۆردوگاکان ئاگادارمان کردن کەوا ئێمە خەریکی وەزعێکی ئاوین ئیتر مەشروعەکەمان تەقدیمی ئێران کرد و تقریبا تا 2 مانگ 3 مانگ انتظاریمان کرد و هەوڵمان پرسی ئەوان هیچ وەڵامێکیان نەداینەوە نە بە ئیجاب نە بە سەلب وەکو بڵێ نەوتیان باشە نە ڕەدیشان کردەوە انتظاریمان کرد و هەستمان کرد کەوا حەز ناکەن هەستمان کرد کە وەکو بڵێ وەڵاممان نادەنەوە هیچ استیجابەیەکیان نەبوو لەبەر ئەوە ئێمە خۆمان بڕیارماندا وتمان مادەم ئەوان ئامادە نین و ئێمە ئەو حیزبە تازە دروستکەین با لەسەر هەر ڕێخستنەکەی خۆمان ڕێخستنی برایان بەردەوام بین هەم لە پاوە ئێمە ژوورێکمان گرتە بوو کردمان بە مەقەڕ و شوێنی دانیشتن و شوێنی وەکو بڵێ کۆبوونەوەی خۆمان ئەو مەقەڕی ڕئیسی وەکو بڵێ لەوێ بێت و لە ئۆردوگاکانیشە لە ئۆردوگای کەرەج لە ئۆردوگای کامێران لە ئۆردوگای خوڕەماباد لە ئۆردوگاکان لە زۆر لەوێ خەڵکێک لەوێ بوو و ئەلحەمدولیلا ئاگادارمان کردنکەوە ئێمە لەمەوەدا خەریکی ئیشی خۆمانە بین و ئێران یارمەتی نەداین بۆ ئەوە ئێتر لەسەر ئەساسە ئەو حرەکەی ئەنسارە سەری نەگرت و ئێمە هاتینە سەر وەزعەکەی خۆمان و ڕێخستنی ئیسلامی بەردەوام بووین و من تا تقریبا لە پاوا هەندێک دەرسم دانا و هەم برایانی ئێران هاتن یەک دوو ئوسلەمان لابوو و هەم دەرسێکی عامیشم دانا و بە تایبەتی شاکاری ئەو ئیشە زیاتر لە مزگەوتی بیلال دەرسێکی عاممان دانا بە تایبەتی باسی قیامەت و هەشت شریتم تەسجیل کرد لەوێ و ئەو هەشت شریتێکەوە دوایی ئەلحەمدولیلا خەڵکێکی زۆر لیان گرتەوە و هات بۆ عێراق و زۆر بە ناوچەکانە بڵاو بوویەوە و خوای گەورە ئەلحەمدولیلا بەرەکەتی خستە ناوی و خەڵکێک و ئەزانم سوودی لێ بینی بێت 13 مانگ
من لەگەڵ مامۆستا عەلی ماینەوە لەوێ و ئیشوکارمان کرد و هاتوچۆ و دوکارکارمان کرد لە خزمەتی مامۆستا سەلاح و دوای ئەوە بە ئاگاداری مامۆستا سەلاح و بەهینی ئەوان ئێمە بڕیارماندا هەردووکمان هاتینەوە بۆ ئەوەی کەوا ئیش لە داخل بکەین لە عێراق و بۆ مەنتیقی هەڵەبجە بەس بن هەر بە فیراری مامەوە جەنابی مامۆستا عەلی محەممەد ئەو زیاتر هاتوچۆی سلێمانی هەولێریە کرد و ئەلحەمدە دەستمان کردەوە بەکار لە عێراق. مامۆستا دوجار توانرا لە ساڵی 1970 بۆ شێوازەی کە پێشتر باسە کرد لە هەڵەبجە ئێوە دەزیر بکرێن. ئەگەر باسێکی بارودۆخی ئەو کاتەمان بۆ بکەیت کە لە کەرکووکەوە بەرەو بەغدا دەبرێن بارودۆخی سژنی ئەبوو غرێبتان ئێوە بڵین دادگایی کران یا لێدان و تەعزیبتان لە سژنەکانە چ جۆرێ بوو؟ ئەو گرتنە بەڕاستی گرتنیەک بوو وەکو پێشەکی بۆم باسکردی شێوازەکە بەڵام دوور و درێژە تەبیعی سەرەتا چۆن بوو لەسەر چی بوو و چۆن بردینیانەوە فێڵەکە و پلانەکە چۆن بوو و ئەو کابرا چۆن وعدیدا بە خزمەکان کەوا بیهێن و بەری ئەدەم بەڵام درۆی کرد لەگەڵمان و دوایی من لێ مامەوە و جەماوەری بە شەرەفی هەڵەبجە هەستان دژی ئەو حاڵەتە و چواردەوری هینەکەیاندا ئەوە بە درێژی بۆم باس کردی دوای ئەوە سواری هەلیکۆپتەرەکەیان کردی چونکە ڕێگە هەمووی گیرا بوو و تاوەکو کەرکووک لە کەرکووک کاکەم لەگەڵ کاک سڵەمانی مامم ئەلحەمدولیلا ماوە خوای گەورە تەمەنی درێژکە کاکەم وفاتی کرد زەحمەتیان زۆر بوو لە پێناوی منە خوای گەورە جەزایان باتەوە لەگەڵ باقی خزمانی ترا و هەڵەبجە هەموو کە من زۆر سوپاسیانەکەم بردیمیان لەوێ کاکەم و سڵەمانیان هێڵایەوە لە مەنزومەی شەرقی چونکە ئەوان بەهۆی قەزیەکەی منەوە گیران ئینە قەزیە ئەوان هەر ئەوە بوو دژایەتی حکومەتیان کرد بەس من هەم ئەو شەڕە دروست بوو لە ئەمنی هەڵەبجە و ناو سەرای هەڵەبجە و هەم ئەو قەزیی خۆشم کە تەنزیمێکمان بوو ڕێخستنێکمان بوو لەگەڵ ئەوانەی بەغا کە تەنسیقمان بوو ئەوان گیران و شایەتیشاندا لەسەر ئێمە ناوی ئێمەشاندا من لە هەڵەبجە ناویاندا ئێتر ئێمەیان برد بە سیارە لە کەرکووکەوە بۆ بەغداد تقریبا گەیشتینە بەغا لەوێ سێرەکەم لە شوێنێک لە بەردەمی سنجوولەکە لولەیەک ڕاکێشرا بوو لەم سەر بۆ ئەو سەر لە ژێر و تەبیعی هەموو چاوم بەسرا بوو دەستمان بەسرا بوو لە ژێرەوە سێرم کرد سێرم تا ئەو پەڕ هەر بینی مەترێک زنجیرێکی پێوەیە و ئێمەش کەلەپچەیەکمان دەسا بوو و یەکسەر قوڵپی زنجیرەکەیان بەس لە کەلەپچەکە و وتیان دانیشە ئێتر ئەوە من لەوێ هەموو مەترێک سێرەکەم تا ئەو پەڕ ئەم بەرە ئەو پەر تومەز ئەم ژوورانە ژووری زابتەکانن ئەوانەی تحقیق و ئەمانە هەر کەسێک ببرێ بۆ ئەمنی عام نابرێ بۆ سجن ئەبێ جارێ لێوێ دابنرێ ڕۆژێ دوو ڕۆژ دە ڕۆژ تا تحقیقی تەواو بێ بۆ ئەوەی قسەوشت نەبیسێ قسە لە بینیەکان نەکەن هەتا تحقیق تەواو بێت کە تحقیق تەواو بوو ئەو سائیبن بۆ سجن و بۆ ئەوەی کەوا ئینتیزاری محکەمە بکات ئێتر بەس من قەدەری خواوا بوو سعات دەگەیشتمە ئەوێ 11 بانیان کردم کە 11 بانیان کردم ئێتر یەکسەر ئەو کەسەی کە شایەتی لەسەردا بووم ئەبوو عەمار یەکسەر هات و شایەتی لەسەردام و زابتەکە بانی کرد وتی ئەمە ئەیناسیت و ئەمە بتی بەڵێ ئەمە حەسەن شەمێرانیە و من چوومەتە ماڵیان لە هەڵەبجە برات مامۆستایەکی عەرەب بوو دکتۆرای هەبوو مامۆستا بوو لە جامیعی سەلاحەدین لە هەولێر هات بۆ ماڵمان یەک دوو جار و ئەو جەماعەتی بەغدا بوو کەوا ئەوان ڕێخستنێکیان هەبوو تەنسیقمان هەبوو ئەتر خەبەری لە مندا و هات یەکسەر شایەتی لەسەر داموتی چوومەتە ماڵیان و عەلاقەمان بوو پەیوەندیمان بوو ئەمان خۆی ئاعترافی کردبوو بە هەموو شتێک و ئەمانە ئێتر منیش یەکسەر کە ئەو شایەتی لەسەرام دوای ئەویان ڕۆشتەوە ئێتر من دەستیان کرد بە لێپرسینەوە ئیش و کار و ئیخوان المسلمین چییە و ڕات چیە بەرامبەری و تۆ لە کوایت و چۆن تەنزیمتان کردو ئەمانە ئێتر من نەمتوانی وەکو بڵێ ئینکاری تەواو بکەم وەکو بڵێ نیوە ئینکاریەک بڕیارمدا خۆم زۆر گێل ئانی هەندێک لە هەندێک شت خۆم یۆڵکەم وەڵام نەدەمەوە بەڵام هەندێک شت بڵێم بڵێ من قوتابی شەریعە بووم و مامۆسای دین و عەرەبی بووم و ئاگام لە کتێبەکان و هەیە و کتێبی چونکە ئەوان پرسیاران کرد لە فەضیلات ڕەئیس چۆنە کتێبەکانی محەممەد قوتب ڕەئیس چۆنە ئیخوان چییە بەلای تۆ ئەمانە من هەندێک پێناسەم کرد و کۆمەڵێک بوون لە میسر و وەڵام من عەلاقەم نییە و تەنزیم نەبووە و خولاسە هەندێک وەڵام ئەدا و هەندێکیشی ئینکاریمە کرد اینجا دوای
هینێکی چەند لاپەڕەیەکیان نووسی دوای ئەوە وتیان وەرە ئیمزایکە هەر ئەو شەوە من سێرم کرد قسەکانی منی هەمووی تیا بوو ئیمزام کرد و وتیان بیبەنەوە هێنامیانەوە ئەو شوێنەی کەوا زنجیرەکەی تیا بوو ئەتر دوایەوە نوێژم نەکرده بوو نوێژی مەغریب بۆ ئیشا وتم من نوێژەکەم کردمیانەوە زنجیرەکە و چووم سێرەکەم هەر بە کالەپچەکەوە ئەڵێم ڕۆ دەستێژ بگرێتم بابەت چۆن دەستێژە گیرێ بە کالەپچەوە وەڵاوتیان مەمنوعە لێرە ئەبی هەر بە کالەپچەوەتم دێ وەڵا هەر دێکەوە بم بنەوە من ناتوانم یعنی بەچی خۆم دەموچاو بشم بەچی دەستێژ بگرم تر کابرا وتی دێ وەڵامم مخالفەیە بەڵام بخەی ناکە با چاوێنتیوە نەبێ دەستێکی کردمەوە و چون دەستێژەکەم گرت و هاتمەوە بە زنجەرەکەەوە هەر لەو شوێنە نوێژی مەغریب و ئیشام کرد و بۆ بەیانیش تا بەیانیش لەوێ هینێکیان هێنا بەتانێکیان هێنا لەوێ مامەوە بۆ بەیانی سەعات 9 محققەکەم ناوی ئەبوو دێرع بوو ئەگەم لێ بوو کە هاتن و دەوام دەستی پێ کرد هات نوکەشەقێکی تێ هەڵام وتی ها شەمێرانی بتر بعربي وتي راح تنظيمك ويا برهاني اميني اطلع من عينك وكبري جاء ورخصتي لكم موسى برهاني اميني كالاسلاماني اوان محور اسلاماني بن علاقه ما نبو وتي اوهم ويلا تشاو درينم ابي هم مباسكي اتك اوي براسي من زورم كان اخوش بو چونك او كاتب برسياركاني شو هم عام بو اما وتم بيت باسي خلق امانه بو هوي منو خەڵکانێک وەکو بڵێ بێن زۆرم پێ ناخۆش بوو چکە زۆر دوعام کردوتم خوایە وەکو خۆم ئاوا گیراوم یاخوا بەهۆی منەوە کەس نەگیرێت ینی وام لێ نەیەت ناوی کەس بەرم وەڵڵاهی سوبحان الله خوای گەورە ئاسانی کرد دوای سەعاتێک ئەگەم لێ بووتی حەسەن بەرە بۆ ژووری نۆی ئینفرادی وەڵام منیان هەستان و دەستم چاوم بەسرا بوو بردمیان هەتا دووسێ قات چوینە خوارەوە خلاصة شوێنێکی تر و ژوورێک بوو پیان غرفة الاستقبال هەموو جلەکانیان داکەندم و تەنها فانیلەکە و بیجامەیەکیان لە بەرما بوو یەکسەر دەستیان گرتم و گەیشتمە ئاستی ژوورێک کۆڵێ ژووری بچکۆلە بوو و هینێکی تیا بوو پەنجەرەیەکی بچکۆلەی تیا بوو یعنی دەرگایەکی بچووک ئەگەم لێ بوو نووسرا بوو الغرفة التاسعة کردیانەوە چاویان بەست کردمەوە کەلەپچەکەیان لابرد و وتیان ئیتر پاڵێکیان پێوەنا بۆ ژوورەوە کە خستیان لە ژوورەوە من ئیتر دەرگاکەیان گرت کە دەرگایان گرت سێرم کرد لە ژوورەوە 5 کەسی تری تایە کورد بوون یا عەرەب بوون دوایی کەیتر وردە دوای ساعتێ 2 ساعت و کەوتی نەقسە و ئەمانە سێرەکەم هەمویان سامەڕایی بوون والحەمدولله هەمویان لەو جەماعەتە بوون جەماعەتی ئیخوان جەماعەتەکەی بەغا جەماعەتی بەغا و سامەڕا و تکریت و ئەو ناوە تەبیعی ئەو گرتنە بە هەموومانەوە ئێمە 52 کەس گیراین هەمویان ماوەسا بە جۆرێک سەرکردن 6مان کورد بووین 6مان کورد بووین باقیەکەی هەمووی برایانی عەرەب بوو لەگەڵ هەموومان محکەمە کراین تقریبا 2 جار بەڵام ئەخیرەن 23 حەوت مانگی تەمووز براینەوە و ئەخیر بڕیار دەرکرا ئەخیر بڕیارەکە ئەو 52 کەسە تقریبا 5 مان ئەمری ئەعدامی دەرچوو 5 لەوانەی کەوا مەسئول و شت بوون لەو جەماعەتی بەغا تقریبا ئەوی تری کرا بە تقریبا 4 وەجبەوە وەجبەیەکمان 20 ساڵ وەجبەیەکمان 15 ساڵ وەجبەیەکمان 10 ساڵ وەجبەیەکمان 5 ساڵ تۆ لە چەند ساڵەکان بوو 5 ساڵ حکم درایت 5 ساڵ حکم درام اینجا سیانیشمان ئیفراج بوو مامۆستا حەسەن پێنجوێنی لەگەڵ کاک حاجی قاسم لەگەڵ دکتۆر ئیبراهیم کۆڕنیکیان پێوت ئەو سیانە ئەتلافیان نەکردبوو بەس شایەتیان لەسەر بوو بەس خۆیان ئەتلافیان نەکردبوو ئەو سیانە ئیفراج کراون و بەربوون 49مان بەو شێوەیە حکم دراین کە ئابەو شێوەیە من لە 15 ساڵەکە بووم لە 87 بۆ 88 یعنی تقریبا دوای 5 مانگ و نیو لە ئینفرادی بووین لە تحقیق و ئەمان لە ئەمنی عام و لەوێش ساڵێک و تقریبا 2 مانگ لەوێ ماینەوە هەتاوەکو 88 کە شەڕی ئێران و عێراق وەسا کە وەسا دوای 1 مانگ مانگی 9 یەکسەر
یەک عەفوات دەرچوو دوای وەستانی شەڕی ئێران و عێراق بۆ ئیفرار و بۆ کورد ئەوەی کورد بێت لە سژنا بوو بێت لە ئێران بێت لە خاریج بێت فرار بێت پێشبەرگەی بێت هەر کەسێک هەبێت ئەفواتێکی بۆ دەرچوو وتیان هەمووی عەفو بێت و ئەوەی عەسکەری لەسەر بێتەوە بۆ عەسکەری ئەوەیشی عەسکەری لەسەر لە ماڵی خۆیان دانیشت هەمووی ئێمەش ئەو شەشەمان کە کورد بووین لەناو ئەو جەماعەتی برایانی موسڵمان لە ئەبوو غەریب ئەو پێنجەمان بە حوکمی کوردبوونمان بەرکەوتین ئەو شەشەمان ئێمەش بەربووین و لە بۆ عەفواتە چواردەی نۆی هەشتا و هەشت بەربووین ئەوسا لە حەڤەی 1970 لە نێو زیندان تۆ لە بەشێک لە یادداشتەکانی خۆتا من خوێندومەتەوە هەواڵێکی دڵتەزێن و پێگا ئەو هەواڵە کە پێتان گەشت کاردانەوەی ئێوە لەو کاتەیە چی بوو تووشی چ بارودۆخێکی کردن ئەو هەواڵە تەبیعی کیمیاویەکەی هەڵەبجە بوو ئێمە کە گیرانی تەبیعی 15 ڕۆژ جارێ مواجه هەمان هەبوو 15 ڕۆژ جارێت غەیری ئەو کاتی کە خزمان ئەهاتن بۆ لامان و ئەو کاتە دایکمی ڕەحمەتی مابوو ئەهات بە لام و دۆست و خزمان ئەهاتن بە لامان و ڕەفیق و برادەران هەموو هەواڵێک هەم بۆ هێناین تا 15 ڕۆژی تر ئێتر ئێمە ڕادیۆشمان لا نەبوو مەمنوع بوو جەریدەمان لا نەبوو لە هەموو شتێک وەکو بڵێ دابڕاو بووین هەتا وەکو تومەس ئەوە بوو لەو شانزەیسیا ئەو کارەساتە گەورە بەسەر هەڵبجا هات کە بەسەر گەورە ئێمە ئاگامان لێ نەبوو بەس ئەوانی کۆن مابوونەوە هیوا بوو 15 ساڵ و 16 ساڵ و 7 ساڵ لە سژنا بوو ئەوانە بە دزیوە ڕادیۆیان هەبوو ئاگامان لێ بوو مقۆمخۆیە دروست بوو لەناو بەیانی ناو سژنا و جاجا ئازادیانەکردین لەناو ئەو ساحە ئامەکە ئیتر قسەمەکەن و با نەزانن و هەڵەبجەیەکان نەزانن وردە وردە کەوتە بەرگێمان چییە وتیان وەڵا خلاصە کەشە بوو کە کیمیاوی وەشێنراوە بەسەر هەڵەبجا و خەڵکێک وەفاتی کردو ئیتر کە ئێمە ئەوەمان بیست کێ مردووە کێ بووە وەڵا نازانین چوزانین بەس خەڵک مردووە ئیتر هەموو کەس و کارمان دایکمان برامان ئامۆزامان خەڵکی مسلمانان برایان خەڵکی هەڵەبجە مەنتیقەکە حتا شوێنەکانی تر قەرەداغ و ئەمانە ئیتر بەڕاستی بوو نەمانەزانی کێ مردووە کێ ماوە کەس و کارمان ینی خەریک بوو شێت ببین لەکوێ بزانین ئەوێ تقریبا نازانم ئەو کاتە چەندێکی مابوو بۆ مواجهەکە 4 ڕۆژ بوو 10 ڕۆژ بوو سەرەی تا 15 ڕۆژەکە بزەبت نەمزانی یعنی وەزعێکی ئەو چەند ڕۆژە وەزعێکمان بوو هەر لەوانە بوو ینی زۆر کارەساتێکی گەورەمان وەکو بەڵێ بەسەرا هات ناڕەحەت بوو زۆر خەفەتبار بووین گریان ناڕەحەت کەس و کارمان کێما بێ کێ نەما بێ ئیتر دەموباسێکی زۆر ناخۆش بوو ئەوە بەڕاستی هەرچەند مشکلەی سژن هەر زۆر بوو بەڵام ئەوە یەکێک بوو لەو کارەساتە گەورەی لەو نەخەفەتە زۆرانی کە تووشمان بوو هەتاوەکو ڕۆژی مواجهە و خەڵک هاتن بۆ لامان و وردە بۆیان باسکردین ئیتر زۆر بەداخەوە وردە وتیان فلان کەس وفاتی کردووە فلان کەس مردووە لە ژەرخانەکە فلان کەس مردووە خزممان دۆستمان ئاو ماڵمان کەسمان ڕەفیقمان برادەرمان ئیتر بەڕاستی خۆ غەیری ئەوەی کەوا بڵێ خوایان حەق لە زاڵم بسێنیت دەسڵاتێکمان نەبوو ئێمە لێ بەند کراوین ئیتر بەڕاستی بوو بە خەفەتێک بۆمان و خەفەتێک دوعامان کرد بۆ ئەوانی کەوا وفاتیان کردبوو 5,000 کەس لەو کیمیاویە وفاتی کرد بەڵام سپاس بۆ خوای گەورە هەم حەقی ئەوان و هەم حەقی ئێمەی مەزلوم لەو سژنا و هەم حەقی هەموو مەزلومانی کوردستان بە تایبەت و عێراق بەگشتی خوا حەقی سەر لەو زاڵمانە و دوایی ئەوە بۆ خوای گەورە ئەوەی کارەساتی بەسەر بە عەساهێنا و فۆتان و بۆ خوای گەورە حەقی هەموو لایەکی لەسەندن و بەڵام لە ئەخیریشە پاداشی قیامەت ماوە هەم بۆ ئەوانەی کەوا بێتاوان و دژی زوڵم بوون پاداشیان هەیە هەم ئەوانەی کە زاڵم بوون و یارمەتی زاڵمیاندا بۆ قیامەت سزایان هەیە و بۆخوای گەورە عاقبەتی هەموو لای بەخێر بگێڕ مامۆستاگیان جەناب و خاوەنی خەباتێکی دوور و درێژ و بەشێک لەو خەباتەش زۆر پڕمەترسی و ناڕەحەت بووە لە ژیانتا یا بە تایبەت ئەگەر من بیان مەسەر ئیسلامیەکان لە کوردستان خەباتێکیان هەبووە لە ڕابرد و چ نەتەوەیی بێت چ ئاینی بێ بەڵام ئێستا زۆر جار ئیسلامیەکان تۆمەتبارەکرێن بەوەی کە کەمتر لەگەڵ نەتەوەکەی خۆیان نابوون یا خەباتیان کەمتر بووە هۆکاری ئەم بێ باچیەی مەسەلەن ئەو کەسانە یا ئەوەی کە خەباتی ئیسلامیەکان بەکەم ئەبینرێ لە کاتێکا دەیان کەسی وەکو جەنابەتی تیا بوو وەکو سەرکردە و وەکو تاکی ئیسلامی کە ڕۆڵتان بینیوە لە ڕابردوو هۆکاری ئەم بێ باشیە بۆ چیە گەڕێنیتەوە بۆ منە خەڵک بەم خەباتی ئەوەی کەمترە زانێ وڵڵاهی لەوانەیە بۆیە بەرچاو نییە خەباتەکە چونکە زیاتر خەباتە چەکداریەکە
يعني ديارة وبالفعل راسته إما وكوبلي وكو تنظيمك إسلامي إما خباتي شكداري ما النبو مگر أوي كوا لهشتواي هشتاو حوت كما مسياني هلب جو لشوينا كان يتريش رويان كرد إيرانو وبزوتنوي إسلامي دروز بو وخباتي شكداري جنابي ما أصنع عثماني علاني كردو وكوالك لو ما مسيانو لو خلق مسلمانة تشكيا هلقرتو ودجي بعث وشار بشاني حزب كانيتر بزوتنوي إسلامي عن دروز كردو الحمد لله دعاء رولكي قولي هبو حملكاتي شرعي إيراني العراق لەگەڵ پێشمەرگە و لەگەڵ پارتی و یەکێتی ئەوانە و دواتریش لە ساحەی کوردستانە الحەمدوللا ڕۆڵێکی گەورەیان بوو ئێسێش پاشماوەیان ماوە الحەمدوللا هەر بەردەوامن لە خەباتە بەڵام ئێستا تقریبا وەکو بڵێ بۆ شێوەیە چەکداریان نەماوە ئەو وەکو چەکداری بەڵام ئێمە وەکو برایانی مسلمان بەڕاستی خەباتی نهێنیمان هەبوو هەر لەبەرەوە خەباتی نهێنیش تەبیعی خەڵک پێ نازانێ و ئەو کاتەش ئیعلام نەبوو وتەنها ئێمە ئەوانەی کەوا هەوڵمان ئەدا خەباتمان ئەکرد خەباتی ئێمە هەر ئەوە بووکەوە الحەمدوللا لەناو خەڵکە ڕۆڵێکی گەورەمان هەبوو لە پەروەردەی تاک و کۆمەڵی خەڵکی کوردی خۆمان و ئیشی ئێمە ئەوە بوو هەر دینەکەمان ئیشی ئەوەیە و بەرنامەکەی ئەوەیەکەوە خەڵک والی ئەکاتکەوە ئینسانێک بێت خواناز بێت خواپەرست بێت لەوەی کەوا بەشی دینداری عامەکە کە پێویستە هەموو کەسێک هەموو مرۆڤێک لەسەر زەویە کە دین هاتووە بۆ ئەوەی کەوا ڕزگاری کە لە قیامەتەوە بچێتە بەهەشت ئەبێ ئیمانی بەخوا هەبێ ئەبێ نوێژ بکە ئەبێ ڕۆژوو بگرێ ئەبێ هەڵسوکەوتی جوان بێ ئەوە بەشە دینداری عامەکە کە بۆ قیامەت هەر کەسی ئەوەی نەبێ خەسارۆمەندە بە گوێرەی ئەوەی کەوا قورئان ئەفەرمێ خوای گەورە داوای لێ کردوون ئێمە بەڕاستی هەوڵمان داوە ئەم کوردە بەو ئاڕاستەیە تەبیعیەوە ئیشی تەنها نەک ئێمە وەکو برایانی مسلمان بەڵکو ئیشی هەموو زانایان و هەموو مامۆسایەکی بەڕێزەکەوا شارەزا بێ لە شەرعی ئیسلام و لە قورئان و سوننە و ئامۆژگاری خەڵکی بکات و حتا شێخە باشەکان مامۆسا باشەکان پێش ئێمە و ئەم دینە لە سەرەتاوە هاتووە بەڵام ئێمە بەشێکی تر وەکو خزمەت بنێتەوە بەڕاستی ئێمە دەورمان ئەوە بووکەوە هەوڵمان ئەدا ئەو خەڵکە ئەوەی بەگوێی ئێمە بکات نەبێت بە داردەسی زاڵم چونکە دینەکەمان وەکو لە شوێنێکی تریش هەبووم باسکردن لە قورئانە چەندها ئایەت و بەتایبەتی ئەوەی کەوا ئێمە بوومە خەڵکمان باسە کرد کە هەندێک هەبوو بەداخەوە هەم کوردی خۆمان بوو بە هاوکاری بەعس و چەکیان بۆ هەڵەگرتن و دژی شۆڕشی کورد بوون ئێمە بەڕاستی ئیشمان ئەوە بووکەوە ئەوانە وا لێ بکەین کەوا خەڵکی تر بە هیچ جۆرە یارمەتی بەعس نەدات و ئەوانش بەڕاستی پەشیمانیان کەینەوە بۆ ئاەتی کە ئەفەرمێت وەلا تەڕکەنوا إلى الذين ظلموا فتمسكم النار یعنی نابێ بە هیچ جۆرە مەیلتان بەلای زاڵمە نەک چەکیان بۆ هەڵگرن نەک یارمەتیان بدەن نەک تەئیدیان بکەن نەک خۆشتان بێ بەس مەیلی دڵشتان بەلای زاڵمە و ئەو کاتێش زاڵم کێ بوو ئەوە بوو کەوا داگیرکەر بوو بەعسیەکان بوون و پێش ئەوانیش دا حکومەتە داگیرکەرەکانی پێشوو ئەوانە هەموو داگیرکەر بوون و زاڵم بوون دیکتاتۆر بوون لەبەرەوە ئێمەش ئەلحەمدوللا خەڵکمان هۆشیارە کردەوە خەڵکمان وەکو بڵێ حکومەت باشی ئەناسینانی ئەی بۆیە حکمیدان ئەی بۆیە گرتینی ئەی بۆیە تعزیبیدان ئەی بۆیە دەربەدەری کردین لەبەرەوە ئێمەش ئەلحەمدوللا بەڕێگەی خۆمان خزمەتی نەتەوەی خۆمان کردووە و ئێستێش بەردەوامین و ئەلحەمدوللا وەکو حیزبێک لەگەڵ باقی ئیسلامیەکانی ترا سپاس بۆ خوا لەشان بەشانی حیزبەکانی تر ئەگەر لەوان باشتر وەکو ئەوان خەباتەکەین و میلەت هۆشیارەکەین و داوای مافی میلەتەکەین و ئینشاءالله ڕۆژێک لە ڕۆژانیش هەمومان ئەگەر بە ئاواتی خۆمان و دەوڵەتێکی کوردی دروست بێت ئینشاءالله مامۆستا جەناب و لە دوای ساڵینەوە سێوە لەگەڵ ئەو کۆمەڵە سەرکردەی ئیخوان یەکگرتووی ئیسلامی دروستەکەن یا یەکێک لە موئەسیسینی یەکگرتووی ئیسلامیت ئێستا لە دوای تێپەڕینی ئەو ساڵانەی لە ڕابردوو لە کاری سیاسی و کاری حیزبی بەسەر بردووە بەگشتی لە ئەدای حیزبە ئیسلامیەکان ینی هەر بەدەر لە یەکگرتووش ئەو حیزبانەی ترکە لە کوردستانە هەن تا چ ڕادەیەک لە ئەدایان ڕازیت یا پێت وایە ئیشێکی سەرکەوتووانە و کارێکی حیزبی سەرکەوتوو بەهێز لە کوردستانە ئەنجامەدەن سپاس بۆ ئەو پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستی سپاس بۆ خوا وەکو وتم ئێمە وەکو ڕێخستنی ئیسلامی هەر لە وەکو بڵێ حەفتاکان و بەتایبەتی لە سەرەتای هەشتا و
و بە تایبەتی تر لە دوای هەشتا حوت و ئەوانە ئەو گرتنە و ئەمانە و دوایی چوون بۆ ئێران و ئەمانە یانی ڕێخسمان هەبوو بەڵام وەکو نهێنی بوو و میحوەر بووین زیاتر لە هەڵەبجە بوومان لە سلێمانی بوومان لە هەودێر بوومان لە دۆهۆک بوومان لە کەرکووک بوومان ئەمانە تەبیعی دوای ئینتیفاضە ئەمانە هەموو کۆبووینەوە پێش لە کاتی ئینتیفاضا وەکو وتم بسوودنەوەی ئیسلامی بوو ئەوە ئێمەش بووین وەکو حتا پێکەوە لە 92 پێکەوە کە وەختێک بەشداری انتخاباتمان کرد بە یەک لیست هەردوو لامان اینجا دواتریش لە 94 خاوەنی ئەحزاب دەرچوو ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامی هەبوو و ئێمەش خۆمان ئیعلان کرد وتمان ئێمەش بە حیزبێکی مادەم ئێستا ئەڵێن هەر کەس هەیە با 50 کەس مؤسسین بێت بەرنامەیەک دانێن بۆ خۆتان و نظام داخلیەک دانێن و تەقدیمی کەن و بە ڕەسمی ئەگەر ئەتوان ئیش بکەن ئێمەش حەزمان کرد بووین بە یەکگرتووی ئیعلان کرا تەبیعی کاڵێن ئیعلان لەوە پێش بووین نەک تاسیس بەڵام ئیعلانی ئاشکرامان کرد کە ئێمە ئەمانین و خەڵکێکی زۆر هەبوو ئەلحەمدولیلا وەشان بەشانی برایانی بزوتنەوە ئەوانش حیزبێک بوون و ئێمەش حیزبێک و ئەلحەمدولیلا پێکەوە هەردوو لە ئەوان بەڕێگەی خۆیان بە چەکداری ئێمەش بەبێ چەک حیزبێک لە داخلی کوردستان نابووین و ناو کۆبەڵگای خۆمان نابوون بە پێویستمان نەزانی ئێمە وەکو خۆمان چەکمان هەبێت چونکە حتا دانرا لە 92 ئیعلان کرا کە وەختێک پەرلەمان دروست بوو کە ئەوانەی چەکیان پێیە هەموو حیزبەکانی تریش ئەبێ میلیشایان نەبێ ئەبێ چەکیان نەبێ ئەبێ چەک هەمووی بدرێ بە حکوومەت و جێشتێکی نیشتیمانی دروست بکرێ بەس بەداخەوە ئەوە تەطبیق نەکرا و بەردەوام ئێستا حیزبەکانی تر هەر چەکیان پێیە کە ئەو چەکەش بۆتە نەکبەتی بۆ داخل تەبیعی ئەگینا بۆ خارج بۆ دیفاع لە خەواڵی کوردستان لە سنووری کوردستان لە هەرێمی کوردستان زۆر پێویستە جێشێکی نیشتیمانی وەکو بڵێ بۆ هەمووان بەڵام حیزب چەکداری بوو چونکە حیزب لە بین یەکە منافیسی یەکن ئەگەر چەکیان پێبوو تووشی شەڕە بن ئەوە بوو برایانی بزوتنەوەی یەکێتی تووشی شەڕ بوون ئەوە بوو یەکێتی و پارتی تووشی شەڕ بوون ئەوە بوو حیزبەکانی تر چونکە بۆ منافەسە هەیە کە منافەسە ئەگەر چەک پێ نەبێت حیوار ئەکەن لە یەکتی ئەگەن ئەو پەڕەکەی لەسەر یەک ئەنووسن و منافەسەیەکی وەکو بڵێ شەریفانە بکەن بەڵام کە چەک بوو ئیتر ئەو کاتە تۆ بەجیا ئەو بەجیا دژایەتی دروستە بێ و پەنا بەخوا ئەوە بووکەوە ئەو ناخۆشیە دروست بوو بەهەرحاڵ من بەشە ئیسلامیەکە تەبیعی ئێستا دوای ئەوەی کە ئێمە خۆمان ئەعلان کرد و دواتریش برایانی بجووتنەوە هەندێک شقاق لە بەینیانە دروست بوو برایانی کۆمەڵی لێجیا بووە و کۆمەڵی ئیسلامی جەنابی مامۆستا عەلی باپیر و جەماعەتەکەی ئەو کاتە تقریباً بووین بە 3 لایەنی سەرەکی 3 لایەن یەکگرتووی ئیسلامی لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی ئەم 3 لایەنەوە لە هێزا الحەمدولیلا کوردستانە دەوریان هەیە ئەمانە من وەکو خۆم ئەڵێم یعنی ئەگەر وەکو بڵێ ئەمانتوانی زیاتر ئەگەر تەفاهممان زیاتر ببوایە ئەگەر پێکەوە بوون و نزیکیمان زیاتر ببوایە من لەوانەیە نەتوانم بڵێم ببین بە یەک چونکە بوون بە یەک حتا حیزبە کوردیەکانیش بعضێکەڵێ ئیسلامی بۆچی یەک دینە و نێوە چ عەلاقەی ئێمە لە بۆچوونە جیاوازیمان هەیە لە بۆچوونە وەکو چۆن تیجارەتێک کۆمپانیای دانەیەکێتە ئەڵێ بەخوا ڕزق و ڕۆزی لەوانەیە لە بەشێوازێکی تر وەکو بڵێ یعنی هەر یەک هەدەفمان هەیە کە ئەویش ئازادی کوردستانە ئەویش هۆشیاری ئەم کۆمەڵگایە بەڵام شێوازەکەی برایانی بزوتنەوە بڕۆیان وا بوو چەک پێویستەکەوە بۆ ئەوەی دیفاع لە دینی خوا و لەم میلەتە بکرێت چەکمان پێویستە ئێمە قەناعەتمان ما بوو کەوە بە بێ چەکیش ئێمە ئەتوانین هەر ئەو خزمەتە بکەین ئەمە ینی دوو بۆچوونە هەردووکیشیان لە ناو دینداریە جێ ئەبێتەوە هیچ مشکلەیەک نییە و ئەمان لەبەرەوە الحەمدولیلا ئیسلامیەکان لە بین یەکە بە هیچ جۆرێک کێشەیەکی گەورەمان نەبوو شەڕ لە بینمانە دروست نەبوو تەفاهم و تەعاون و حتا یارمەتیدانی یەکتری بووە بەڵام بەداخەوە ئێمەش لەوانەیە هەندێک کەم و کوڕیمان هەبێت هەندێک بە نەزانی وەکو بڵێ لە کاتی انتخابات و ئەمانە لەوانەیە لەسەر یەک نووسی بەتوان یا کەمێک وەکو بڵێ زیاد لە حەد منافەسەکە گەیشتوێتە حەدێکی ناخۆش زەرمان لێ کردووە لەبەرەوە ئێمە ئەمانتوانی کەوا زیاتر پێکەوە بین زیاتر نزیک بین لە یەکەوە و ئەگەر بیش بین بە یەک زووتر بووبووینە یا ئێستا ببین یا ئایندە هەر زۆر تەبیعیە زۆر تەبیعیە
کەوا وەکوڵی برانی نەهزە و برانی کۆمەڵی بزوتنەوەی ئیسلامی بڵێن بوون بە یەک و ئێسێش هەر پێکەوەن هیچ وەکوڵی زۆر تەبیعیە و زۆر وەکوڵی شتێک نییە خوارەخواست نامۆ بێت لەبەرەوە ئێستێش ئەکرێ ئیسلامیەکان هەوڵی یەکبوون بدەن ئەوە هەر زۆر پێ ئەگەر ئەوەش نەبێت و زۆریش بۆ ئازانم ضرور نییە وەکوڵی ئیلحاح بکەین لەسەری بەڵام ئەکرێت تەنسیق و تەعاون و پێکەوە بوون بکەین لەبەرەوە من داواکارم ئەوانەی بەڕاستی من لە ڕووی دینیوە ئەم ئامۆژگاری ئەەکەم بکەم بۆ خۆم سپاس بۆ خوای گەورە فەهمێکی داوە پێم و سپاس بۆ خوای گەورە تەحەدا ئەەکەم لەو ڕۆژە و خۆم ناسیوە هەتاوەکو ئەو حیزبانە دروست بوون لە کوردستانە حیزبە ئیسلامیەکان و تا ئەم لەحزە و من قیادە بوون ناو یەکگرتووە 94 تا ئێستا ناو قیادا بووم و ناو تەنزیمی یەکگرتووە بووم هەتا ئێستا تەحەدا ئەەکەم یەک کەس لە مەجلیسێکە لە نووسینێکە لە فەیسبووکێکە لە شتێکە یەک کەلیمەم نووسیوێ دژی ئیسلامیەکی تر دژی ئیماندارێک حتا من پێم باشە لەگەڵ سەلەفیە لەگەڵ سۆفیە لەگەڵ دەروێشە ئەوانەی ئەهلی قیبلەن یعنی ئەبێ ئێمە بەڕاستی و کۆڵی خەتیپان یەک هێڵی یەکین و کۆڵهینێکی گەورە دروستکەین هەموو ئیماندارانی تیاژێ بێتەوە چونکە قورئان داوای ئەوە ئەکات بەڵام ئەکرێ وەکو حیزب دروستکراوی بەشەرە گروپێکن چەند کەسێکن کۆ ئەبنەوە مەشروعێکی تایبەتیان بە شێوازێک بانگەوازەکە بە شێوازێک بەڵام لە ئەسڵا مزگەوت ماڵی هەمووانە دینەکە هی هەمووانە والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض إيمان داران حتى قرآن دواء أكاد أبي دعاء بكين ربنا ولا تجعل في قلوبنا لا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا يسمني قلتو براني كومل إيمان دارة براني بزوتون إيمان دارة سلفي إيمان دارة صوفي إيمان دارة درويش إيمان دارة أشاعر إيمان دارة حركة الركعة قبلة بلي لا إله إلا الله محمد رسول الله إيمان دارة دايما خوا داوای لێ کردبوون لە قورئان ئەبێ بڵێم خوایە بە هیچ جۆرێ ڕق و کیلەیەک بەرامبەر ئیماندارێ لە دڵما دروست نەبێت ئەدی من چۆن وەکو بڵێ دژایەتی بکەم چۆن قسەی پێ بڵێم چۆن پیلانی لێ بکەم و موامەرەی لێ بکەم چۆن دژی بم چۆن زاری لێ بدەم و بەڵکو بەعەکسەوە دینەکەم قورئانەکەم داوام لێ ئەکات والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا تفرقه خليناك الراي جواز ليك حزب شان راي جواز هي راي جواز هي بوشوني جواز هي بلام تفرقه يعني نزاع دجايتي قرآن أفرمي ولا تنازعوا فتفشلوا إسا عالمي إسلامي بوشي فشلي هنا شكو نزاع يعني هي وحدتي يعني بيك وهاوكاري يكناكن أم همو مسلمانان لسر زوية چن زورن بلام چونك هاوكارين بەڵام بەرامبەرەکەیان وحدەتی هەیە لەبەرەوە من داوا ئەەکەم بە هیچ جۆرێک ئەوانەی کەوا ئەهلی ئیمان و ئیسلامین و لە هەر ناوێکیان هەیە ناو مهم نییە ناو ئیسە کورد چەند بنەماڵەیە چەند عەشرەتە بەڵام هەمومان کوردایەتی کۆمانەکاتەوە ئێمەش هەمومان ئیمان کۆمانەکاتەوە ئیسلام کۆمانەکاتەوە بەڵام ئەکرێ یەکێک وەکو بڵێ ناوی حیزبەکان جیاواز بێ و ڕاکانیش جیاواز بێ و بەتایبەتی من ئامۆژگاری بۆ خۆم و بۆ یەکگرتوو هەمووی و بۆ ئیسلامیەکان بەتایبەت و بۆ هەموو مسلمانەکان بەعام کەوا بە هیچ جۆرێک چونکە دینەکەمان قبوڵ ناکەوە بۆ قیامەت زۆر زۆرەکەین غل و حەقد و حەسەدبان بەرامبەر ئیماندارێک هەبێت لە کوردستان مامۆستا جەنابتانەوەی کە متابعە کرابێ و شایەتی بۆ بدرێتێکی لەو کەسانەی کە زۆرترین بەدەمەوە چوونی خەڵک و هەبووە لە کاتی ڕۆدانی کێشە و ناڕەحەتیەکانیانە پێت وایە سەرکردەی ئیسلامی یا بانخوازی ئیسلامی کاری هەر ئەوەیە کە خەڵک تەوجیه بکات و ئەحکامەکانی بۆ ڕوونکاتەوە یا دەبێت جەستەییەن لەگەڵ کێشە و مەینەتەکانیانە تێکەڵ ببێت سپاس دەکەم وەڵاهی ئەوەش تەبیعی دینەکەمان داوامان دەکات ئەفەرمێت خەیر الناس ئەنفعهم للناس چاکترینی مرۆڤ لای خوای گەورە ئەوەیە کە بۆ مرۆڤ حتا ناڵێ بۆ مسلمانان للناس بۆ هەموو مرۆڤەکان بە کافر و مسلمانەوە لە خزمەتیان نابێت سوودیان پێ بگەێنێ لەبەرەوە اینجا دینەکەیشمان پێناسە کراوە وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئەبێ ئەم دینە ئەم پەیامە ڕەحمەت بێ بۆ عالەم سۆز بێ بەزەیی بێ هاوکاری بێ ڕزگاری بێ دڵخۆشی بێت و ئەبێ عەکسی ئەوەش هەموو
ناڕەحەتێک ئیماتەة الأذى عن طريق صدقة ئەبێ هەموو ئەذایەک هەموو ناڕەحەتێک لە ڕێگەی خەڵکە لابەی خوا خێرە بۆ نووسی بەو پێیە مسلمان بەعام مسلمان و بە تایبەتی بانخواز و زانا بە ڕێزەکان و ئەوەیشی کەوا ئەلحەمدوللا خۆی بەوە ئەزانێکەوە بە پەیامی ئیسلام خزمەت بە خەڵک و دەوروبەر و میلەت و مرۆڤەکان بکات بەڕاستی ئەبێ بە قسە بە هەنگاو بە کردەوە بە جەستە بە ماڵی خۆی بە مەسرەفی خۆی لە خزمەتی خەڵک و مسلمانان و میلەتەکە بێت و منیش بەش بە حاڵی خۆم سواز بۆ خوای گەورە ئەو هەستەی داوە پێم کە بەڕاستی لە بەتایبەتی یەکێک لەوانی کەوا زەحمەتی خەڵکی ئەدات کێشەی عەشایری کەوا بەداخەوە یعنی هەمە هەری بوویشە لە زمانی هابیل و قابیل و دەستی پێ کردووە کوشتن و دژایەتی یەک و پەلاماردان و ئەمانە لەسەر زەوی لەسەر نازانم خان و لەسەر قەرز لەسەر شەڕە مناڵ لەسەر نازانم چی شەڕی عەشرەتی ئەمانە لەناو هەموو میلەتەکە هەبووە و بووە و ئێستەش هەیە و ناو کوردەواریش کە ئێمەش هەر میلەتێکین وەکو میلەتانی تر ئەو مەشاکیلی عەشایری هەر بووە جا سوپاس بۆ خوای گەورە خوای یارمەتی داوم و خوا محبوبی کردووە لام خۆشەویستی کردووەم ئەو هەستە کە بەڕاستی هەر کەسێک کێشەیەکی بێ مشکلەی بێ هەم لە عەشەتەکەی خۆمەوە کە کێشەمان زۆر بوو و هەم لە عەشەتەکانی ترەوە و ئەوەی دەوروبەر ئەوەی ناسیومە ئەوەی بمناسێت مشکلەیەکی بوو بێت حەزم کردووە بچم بەدەمیەوە سوپاس بۆ خوای گەورە و لە بینی مشکلەی عەشرەتەکان و مشکلەی ناوخۆی عەشرەتەکان و بنەماڵەکان و ژن و مێرد و دوو برادەر کە مشکلیان بێت حەزم کردووە و هەوڵم داوە و چوومەتە بینیان و قسەم بۆ کردوون و تەبیعی لەگەڵ مامۆسایی ترا لەگەڵ بانخوازی ترا لەگەڵ خەڵکی ترا و هەندێک جاریش خۆم بەتەنیا سپاس بۆخوا لەو بوارە هەوڵم داوە و ئەزانم هەندێکی خوای گەورە قبولی کردووە و الحەمدوللا نەتیجەیەکی باشی بووە لە ئاستی عەشرەتا لە ئاستی بنەماڵە لە ئاستی خێزانە و من ئەوە سوپاسی خوا ئەکەم و هەموویشی ئەوانە تەبیعی فەزلی خوایە و داوایشم وایە یەکەم خوا لە هەموو ناخۆشی و کارەسات و شەڕ و ئەوانە بمان پارێزێ و خزم و کەس و کار و عەشرەت و میلەتەکانمان پارێزێ ئەگەر شتێکی ئەوا بوو خێرێکی زۆر زۆر گەورەیە لە دوو مناڵەوە لە ژن و مێردێکەوە لە دوو بنەماڵەوە لە دوو عەشرەتەوە لە دوو دێوە لە هەر شوێنێکا کێشەیەک بوو داواکار مامۆستا بەڕێزەکان بانخوازە بەڕێزەکان ڕیش سپێ بەڕێزەکان ڕێز عەشرەتە بەڕێزەکان هەوڵ بدەن کەوا ئەو کێشە ئەو ناخۆشیانە نێڵن ئەوە بەڕاستی خێرێکی زۆر زۆر گەورەیە بۆ قیامەت و سومعەیەکی جوانە بۆ ئەو کەسایەتیانە و بۆ میلەتەکەیشمان وەکو من چۆن بۆ پێم خۆشە خۆم بەبێ مشکل لەسەر بنێمەوە مشکلەم نەبێ و کەس دوژمنم نەبێت حەز دەکەم چیت بۆ خۆم پێخۆشە و ئەو خەڵکیش پێم خۆش بێت و حەق هەموو مسلمانی ئاوا بێت هەرچیەک چاکەیەک خێرێک قسەیەک کردەوەیەک مووقفێک ناڕەحەتیەک لە پێناوی ئەم دینا و بەهۆی لە ناو ئەم دینا ئەنجام دابێت هەمووی فەزلی خوایە نەک خوا نەخواست ئەمە بە هەمووی فەزلی خوایە و هاوکاری خوا بووە و هیچی وەکۆ بڵێ ئازایی خۆم نەبووە ئەوە یەکەم زۆر زۆر سپاسی خوا ئەکەم و داوای لێ ئەەکەم ئەگەر چاکەیەک ئەگەر هەنگاوێکی خێرم بوو بێت خوا قبولی کات و ئەگەر سوودێکی گەیاند بێت خوای گەورە قبولی کات و تەبیعی ئەوەیش کەوە هەڵم بووە تەبیعی و هەڵم بووە نەک ئەگەر هەڵم بوو بێت هەڵم بووە نوقسانیم بووە کەمتەر خەمیم بووە لە هەموو بوارەکانە سە من لە خوێنەواریە خۆزگا بمتوانیای ماجستێرشم بهێنایە دکتۆراشم بهێنایە و زیاتر بمخندە بەست نەمتوانی خۆزگا مەسەلەن لە عیبادەتا بمتوانیای زیاتر بکەم بەڵام زیاترم نەکرد بەداخەوە خۆزگایە لە خێر و چاکە زیاتر هەنگاوم بنایە لە سوڵحا زیاتر هەنگاوم بنایە لە هەر چیەکەوە ئەگەر خێرێک بم خۆزگایە زیاترم بەڵام بەداخەوە کەمتر خەمیم بووە مقەسیر بووم داواکەم یەکەم خوای گەورە لێم ببوورێ و تاوانیشم بووە نوقسانیم بووە کەم و کوڕیم بووە گوناهم بووە داواکەم خوا لێم ببوورێ و ئەمە بەو شێوەیە بەڵام من تازە وكولي ليت الشباب يعود يوما فأخبره بما فعل الشبيب خۆزگا گەنجیم بگەڕایەتەوە خەبەرم بایەتی کەوا پیریچی دەکردم ئێستا حەزەکەم عیبادەتی زیاتر بکەم بەهۆی فەقەراتەوە ناتوانم بە پێوە زۆر بوەسم لەسەر کورسی جارجار نوێژەکەم حەزەکەم زیاتر بچم بۆ مزگەوت پێم ڕێنەدا ناگرێ و لە ماڵەوە هەندێک جار نوێژەکەم حەزەکەم بچم بۆ خێرێکی زیاتر ناتوانم زۆر لە سەیارا مەسا ئەمانە هەموو بۆ چونکە پاشەکشێم کردووە تەمەن وایە
ناڕەحەت ئەبێت چاو و کزە بێت گوێ و کزە بێت قاچ و وەکو بڵێ قورسە بێت پشت و ئێشێ و نەخۆشی تر و ئەگەر وەکو بڵێ نەخۆشی ماوە بدات ئینسان لەسەری پەنجاو ئەوانەوە لەبەر ئەوە ئێستا پەشیمانە بەڵێم خۆزگایە تەمەنم بگەڕایەتەوە زیاترم بکردایە و هەموو کەسێکیش بمرێ بە گوێرەی نەسی قورئان ئاواتە خوازێکەوە بگەڕێتەوە بۆ ئەوەی چاکە زیاتر بکات بەڵام من ئامۆژگاریم بۆ ئەوانەیە و حەسرەت ئەخۆم بۆ خۆم یەک دووهەم ئامۆژگاریم بۆ ئەو گەنجانە بە تایبەتی بۆ ئەوانەی کەوا ئەلحەمدوللا هێشتا گەنجن و لاون و خۆی گەورە هیدایەتی یاون و ئەوانەیش کەوا زۆر وکو لەم دینە حاڵی نەبوون هەوڵ بدەن لەم دینە جوانتر حاڵی بن ئەم دینە سەراپا ڕەحمەتە بۆ دنیا و بۆ قیامەت و داواکارم کە ئەو ئەگەر باشەیەکمان کردبێت ئێمە نەوەی نوێ نەوەی تازە ئینشاءڵڵا ئەو باشانەی ئێمە زیاتر بکات هەنگاوی زیاتر بنێ ئێمە سەحوەیەک ئەلحەمدولیلا کە دروست بووە ئەگەر خوای گەورە ئینشاءڵڵا قبولی کردووە بەشمان بوو بێت لە تەئسیسیا ئەم بێداریە لە کوردستانە ئەم سەحوەیە خوا قبولی کردبێت ئێمە ئەگەر هەنگاوێکمان نابێ و هەندێک خشتمان خسبێتە سەر بناغەکەی با ئەم نەوەی نوێ هەوڵ بدەن زیاتریکەن ئەگەر ئێمە 100 دەرەجە 15 دەرەجەی 10 دەرەجە تا 15مان بینا کردبێت ئەوان بیکەن بە 20 بیکەن بە 30 زیاتریکەن بۆ ئەوانش بۆ نەوەیەکی تر و ئەمانە لەبەرەوە ئەم نەوەی نوێ ئێمە ئینشاءڵڵا ئاواتەخوازین و ئینشاءڵڵا ئومێدیشمان وایە زۆر باشتر بن لە ئێمە چونکە ئێستا ئێمە وەسائل لە بەردەستمانە نەبوو و ئەو کاتە بەم شێوە ئازادی نەبوو و بەم شێوەیە ئەلحەمدولیلا ئەم ئاسانکاریان نەبوو و ئەم بەم شێوەیە ئەلحەمدولیلا ئێستا ئەو توانان نەبوو کەوا ئێستا لە بەردەستی لاوەکان و گەنجەکان و ئەمانە هەیە ئێمە بە کەرەسەیەکی کەم بە توانایەکی کەم سوپاس بۆ خوا توانرا سەحوەیەک دروست بکرێ ئێستا باخێک نێژراوە وردە بەرووبوومێکی پیا کردووە بەس ئەکرێ زیاد بکرێ بەرووبوومەکەی جوانتر بکرێ بە باخێکی جوان بەرووبوومێکی جوان با بەم میلەتەمان سوودێکی زیاتری هەبێت و ئەم دینە بەڕاستی ڕەحمەتە بۆ ئەم میلەتە بۆ ئەم خەڵکە ئەوان زیاتر ئەم جیلە تازە بتوانن باشتر لە ئێمە زۆر چاکتر لە ئێمە ئینشاءڵڵا پێشکەشی بکەن و ئاواتمان ئەوەیە کە چاکەکانی ئێمە زیاتر بکەن هەڵەکانی ئێمە کەم و کوڕەکانی ئێمە دووبارە نەکەنەوە و داوا بکەن لە ئێمەش بڵێن ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ئەوانەی پێش ئەوان بوون دوعامان بۆ بکەن دوعامان بۆ بکەن کەوا خوای گەورە وەکو باوکیان وەکو مامۆستایەک وەکو ڕیشسپیەک وەکو بە تەمەنێک کە ئێمە ڕێگەیەکمان بۆ ئەوان الحەمدولیلا تا ڕادەیەک صاف کردووە ئەوان باشتری کەن بۆ ئایندە و لە ئێمە باشتر ئینشاءڵڵا موفەقە بن عاقبەت خێر بن و دوعای خێریش بۆ ئێمە بکەن خوا عاقبەت خێرترمان کە ئینشاءڵڵا بە درێژایی بەرنامەکەم ئەوەی کە باسمان کرد تایبەت بوو بە ژیانی خۆت بە تایبەت ئەوەی کە بۆ خزمەتکردنی کۆمەلگای کوردی کردوتە لە ڕابردوو بەڵام ئەگەر لە کۆتا پرسیارا پێ بڵێم وەسێتێک بۆ ماڵ و منداڵی خۆت یا بۆ نەوەکانی خۆت لە بەرنامەکەی ئێمەوە بڵێ چ شتێکیان پێڵێت باوکو دایکم زۆر هاوکاری کردوم و بە تایبەتی خوشتێکم کە هەرچەند موەوەق بوو چەند ساڵ لەگەڵ ما بوو و من درەنگژنم هێنا تەبیعی و لە ئەخیرا لە ساڵی وەکو بڵێ 89 ناوە تەمەنم 39 ساڵ بوو ئەو کاتە دوای سژنەکەم ژنم هێنا لەبەرەوە زۆر درەنگژنم هێنا دایکم و براکانم مامۆستا حسێن و ئەحمەد لەگەڵ ئەو خوشکم زۆر هاوکاری منیان کرد ئەوان نەبوونایە من نەمەتوانی ئابم شێوەیە لە دینداری و ئەو سەحوەیە و ئەو داوایە و ئەو بەنخوازی و ئەومانە بکردایە و دواییش کە خێزانم هێنا کەلسوم خان بەڕاستی ئەویش وەکو خۆم الحەمدولیلا عینی هەدەفی بوو ئەویش لە عایلەیەکی باش پەروەردەکرا بوو عینی ئەم خاوەنی ئەم بێداری و سەحوە بوو ئەویش ئیسلامی بوو سپاس بۆ خوا ئەویش بوو هاوکارم و لەو کاتەوە لە 89 تا ئێستش کە پێکەوەین زۆر خزمەتی کردووم و لەو هەم خۆشی خەریکە هەم یارمەتی منیش ئەدا و مناڵەکانیشم سپاس بۆ خوای گەورە ئاواتم ئەوەیەکەوە هەم کچەکانم کە 6 مناڵم هەیە 2 کوڕ و 4 کچ بەخوای گەورە عاقبەتیان خێرکە ئاواتم ئەوەیە ئەم مناڵانم ئەوانیش ئەم ڕێگەی دینداریە بە هیچ جۆرێ بەرنەدەن و بەڵکو زۆر باشتر بن و سیر بکەن یانی من حەز دەکەم نەک وەکو من لە من باشتر بن و سیر بکەن کەوا من جارێ هەر بۆ دنیا سپاس بۆ خوای گەورە خەڵکێکی زۆر ڕێزم ئەگرێت لەبەر خاتی دینداریەکەیە
من هیچ خۆ بڵێم باڵایەکەم بەرز نییە و نازام شتێکم نییە کەوا خەڵکی ڕێزێک هەتەنها ڕێزەکە ڕێزی دینداریە ڕێزی ئەو کەسایەتیە دینداریە کە بۆ دیتخوا کە هەر بۆ دنیا حەقوایە ئەوانش ئەلحەمدوللا ئەو کەسایەتی بۆ خۆیان پێداکەن ئەو دینداریە ئینشاءڵڵا وەرگرن هەر بۆ دنیایان باشە و بە تایبەتی بۆ قیامەت ئەوە ئیتر هەر کۆتایی نایە و هەر کەسێ دیندار بێت لەبەرەوە من داواکارە مناڵەکان ئینشاءڵڵا ئەم ڕێگە دینداریە بگرن و ئینشاءڵڵا باشتر لە ئێمە و ئینشاءڵڵا زەمەنی ئێوان باشتر بێت و کچەکان ئینشاءڵڵا عاقیبەت خێر بن و ئینشاءڵڵا ئەوانش بەردەوام بن لەسەر دینداری و ئامۆژگاریم بۆ هەموو دۆست و خزم و بە تایبەتی عەشرەتەکەم بە تایبەتی خزمەکانم و بە تایبەتی دۆستانم ئەوەی منی خۆشەوێ ئەوەی من ئەوم خۆشەوێ حەزەکەم ئەم دینداریە بەڕاستی سەروەتێکی زۆر گەورەیە دیکە ئەڵێم دینداری یعنی خزمەت بە میلەت کە ئەڵێم دینداری یعنی خزمەت بە ئاوماڵ کە ئەڵێم دینداری یعنی خزمەت بە عەشرەت یعنی ئەڵێم دینداری یعنی خزمەت بە خاک و نیشتیمان چونکە ئەم دینە خۆخوا هیچ پێویستی نییە یعنی هاتووە پێمان ئەڵێ خزمەت بە خەڵک بکەن خزمەت بە حەیوان بکەن خزمەت بە گەل و وڵات بکەن خزمەت بە خاک بکەن خزمەت بە سەروەتی وەتانی نیشتیمانی بکەن وڵاتان وەکو بڵێ ڕزگار بکەن میلەت ڕزگار بکەن ئەم دینە لە قورئانە هەمووی داوای ئەومان لێکا کە ئەڵێ ڕەحمەتە بۆ عالەم لەبەرەوە کە من ئەڵێم دینداری یعنی مرۆڤێکی دڵپاکی دەستپاکی داوێن پاک بە کە لەناو کۆمەڵگا بە هەموو شێوەیەک خزمەت گوزار بیت و خزمەت بکەیت و لە هەمووی سەریشەوە بڵێ خوایە گیان لەبەر تۆ پاداشم لە تۆ ئەوە و چاوەڕێی پاداشی خەڵ نەبین و منەت نەکەین بەسەر خەڵکیە بە هیچ جۆرێک چونکە تۆ پاداشەکە لای خوایە وئینەما تووەفەونە ئوجوورەکم یەومە القیامە ئیماندار خزمەت ئەکات و کرێکەی لای خوایە لەبەرەوە وەسیەتم ئەوەیە یەکەم خوا ڕەحم بە خۆم بکات عاقیبەت خێر بم و لێ وەرگرت بم و هەڵەکانم ببورێ و ئینشاءڵڵا وەسیەتیشم بۆ ئیستەیش و بۆ دوای خۆشم کە ئەوەی دەنگی ئێمە ئەبیسێ و ئەوەی گوێی لە ئێمەیە و ئەوەی کە ئامۆژگارێکی ئێمە ئەبیسێ ئینشاءڵڵا بە گوێی ئەم دینداریە ئینشاءڵڵا مرۆڤێکی چاک بێ و لەوە شوێنی خۆیان لە ناو عەشرەتێکی خۆیان لە ناو میلەتی خۆیان لە ناو دائیرا لە ناو لە هەر شوێنێکە هەیە ئەندامێکی بەسوود بێت و دووشت ئیمانی بەخوا و عیبادەت بۆ خوا و لە ناو کۆمەڵگەیشە ئەندامێکی بەسوود بێت دەستخۆش بە مامۆستاگیان ئەزیەتماندای زۆر سوپاس بۆمان و بوون و دەستخۆش بێ خوای گەورە موفق بکە ئینشاءڵڵا سوپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام هەڵقەی ئەم جارەی بەرنامەی رازی تەمەن لەگەڵ بەڕێز مامۆستا حەسەن شەمێرانی کۆتایی پێهات تا هەڵقەی داهاتوو بەرنامەی نوێمان لەگەڵ کەسایەتیەکی تری کوردستان بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ